باهۆی بەردەوامی شەپۆلی بارانبارین لە دوڕۆژی ڕابردوودا لە ناوچەی باڵەکاتی و قەزای سۆران لە چەند شوێنێکی قەزاکە لافاو دروست بووە و زیانی گیانی و مادی زۆری لێکەوتۆتەوە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەم بارەیەوە دەچینە لای پامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سۆران. ئازاد، سڵاوت لێبێت، تۆم کاتت باش. زەرەر و زیانەکانی لافاو و بارانبارین لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو لە قەزای سۆران و دەوروبەری چی بوون؟ بەڵێ کاک هەرزان، سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە بەهۆی ئەو بارانبارینە زۆرەی کەوا چوار ڕۆژی ڕابردوو ڕووی لە دەڤەری سۆران کردووە، بەهۆی ئەو بارانەوە لافاو لە چەند ناوچەیەکی جیاجیا دروست بوو، بەهۆیەوە زەرەر و زیانی زۆر بەر هاوڵاتیان کەوت. دیارە لە ماوەی ئەو دوو ڕۆژە دووتر داودێتەوە کەوایەکێکیان دوێن لە جێی گەورە لە سووری ناحیە کوردستان دۆزرایەوە. بەپێی زانیاریەکانی پۆلیس ڕۆژێک تر لە ئێستا ئەم هاوڵاتیە کەوتبێت ڕووبەر و گیانی لەدەستداوێت، بەڵام بەهۆی پەرستبوونەوەی ڕێژەی ئاو تەرمەکەی فرێداوەتە دەرەوە. هەروەها ئەمڕۆ هاوڵاتیەک بە مەبەستی کۆکردنەوەی دار لە گوندی باڵەکانی سەر بە قسایی سۆران کەوا لافاوە دارێکی زۆر هاوەکە لەگەڵ خۆی هێناوە، ئەم هاوڵاتیە بەبەست بکەوە دارەکان کۆ بکات دواتر بەکاریان بهێنێت لەناو ڕووبارەکە کردو، بەڵام بەهۆی پەرستبوونەوەی ڕێژەی ئاوەوە ئەم هاوڵاتیە لە ڕووبارەکەدا و ئەمڕۆ تەرمەکەی ڕادی کاری کرایەوە. بەهۆی ئەو بارانبارین و لافاوە زۆرەی ناوچەکەوە سنووری ناحیەی سینەکان لە دوێنەوە 15 هاوڵاتی ئەم خواتەوە. ئەمە بەهۆی ڕووخان یەکێک لە پردەکانی ناوچەیەکەوە ئاو پەرز بۆ لافاو لە ناوچەکەدا بوو، پردەکە تێک چووە بە 15 هاوڵاتیەک ئێستادا نەگەڕا ناو کەسەکان بەهۆی نەمانی پردەکەوە. یان هاوڵاتیەکانیش بە مەبەستی گەشت و گوزار و بە مەبەستی یاکوتۆڕیان لە ناوچەکە هەر بەهۆی ئەم لافاوە لە سنووری قەزای سۆران 6 ڕووداوی لافاو ڕوویان بەهۆی دوێنێ بۆ ماوەیەک ڕێگای هامڵتۆن لە نێوان حاجۆمەران و سۆران قسا، هەروەها بەهۆیەوە چەند یادشتان ناوچەکە تێکچوون. هەر بەهۆی داوی تر لە قسای بێرگەسوور یان داوە و بەم هۆیەوە ئۆتۆمبیلێک ناو ڕووبار، بەڵام کوردستانە هیچیانی گیانی نەبوو لەوێ. هەروەها لە سنووری ناحیەی سیدەکانیش دوو کردی تری زیادە بەڵاوەوە تێکچوون لە ناو. بەڵێ ئازاد ئۆمەراوەیی پامنێری پێم لە سۆرانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.